ڕێگای سەرەکی نێوان عربەت سلێمانی ڕووداوە بەداخەوە ئەم ڕووداوای شێکە لە ڕووداوە قوربانی ئامێزەکان یاخود بڵند بەهۆی ئەم ڕووداوە کەسێک ژیانی لێدەستداوە سێ هاوڵاتی تریش کە دوانیان شۆفێرن بریندار بوون. ئەمانەیە بۆ ئێوە بەڕێز خۆشەویست تێبینێک بخەین ڕۆیش ئەوەیە ئەم ڕووداوە لە شوێنێک ڕوویداوە کە ڕێگاکە دوو سایدە واتە دوو ئاڕاستە جیاواز و دوو شەقامی جیاوازە و ڕێگاکە ڕێگایشی تەختە و هیچ گرفتێک و لەمپەرێکی جوگرافیش نییە تا بڵێم هۆدە هۆکای ڕووداوەکە ئەوەی کە تێبینیمان کرد لە شوێن ڕووداوەکە یەکێک لە ئۆتۆمبیلەکان بۆتە دوو بەشی جیاوازەوە دوو بەشێک دوور کەوتونەتە لەوێک ئێمە بە ئێواڵین ئەبێت لەم شوێنەیە خێرای ئەم ئۆتۆمبیلە لە چەند بێت تا ئۆتۆمبیلێک بەو شێوازە لەت بێت و بەدەر لەوە ئۆتۆمبیلەکانی تریش بە هەمان شێوە زەروزیانێکی زۆریان بەرکەوتووە ئەم ئۆتۆمبیلی پشتی ئێمە کە ئەیبینی ئۆتۆمبیلێکی کیای بارە بە هەمان شێوە ئەم ئۆتۆمبیلە بە تەواوی لە کەڵک کەوتووە بەداخەوە وەکو باسمان کرد خوێنی هاوڵاتیانی کوردستان لەسەر شەقامەکە بینین ئەمەش ڕامانە چێشی بۆ ئەوەی کە پرسیارکەین ئەم خوێنە تاکەی بڕژێ لەسەر ئەم شەقامانەیە خۆشبەختانە کوردستان دوورە لە هەموو جەنگێکەوە بەڵام جەنگی سەر شەقامەکان کە لێخوڕینی ئۆتۆمبیلە بە تیژڕەوی و بابەت نەبوونە بە یاسا و ڕێساکانی هاتوچۆوە بەردەوامانەمە خاتە بەردەم ئەم بینینانە خۆزگا سەرجەم شۆفێرانی خۆشەویست بە شێوازێک ئۆتۆمبیل لێ بخڕن کە هەست بە بەرپرسیارەتی بکەن بەرامبەر خۆیان و دەربەری خۆیان ئەو کەسانی لەم ڕووداوەیە بوونەتە قوربانی چ ئەوەی گیانی لێدەستداوە چ ئەوەی بریندار بووە دڵنیان کەسانێک لە ئێستا لە ماڵەوە چاوەڕێیانن چ مناڵەکانیان بێت چ دایک و باوشیان بێت چ هاوسەرەکانیان بێت بەڵام بەداخەوە یەکێک لەم کەسانە ناگاتەوە ماڵەوە و برینداری خۆشەویستانی شاد نابێتەوە ئێمە هیوای ئەوە خوازین کە ئەو کەسانی بریندار بوونە بە زووی چاک بوونە بگەڕن ناو ماڵ و مناڵی خۆیان بەڵام شۆفێرانی خۆشەویست ئەبێ ئێوە لەبەرچاو بگرن خێرایەکی زۆر پێشێرکردنی یاسا و ڕێساکان گوێنەدان بە سەلامەتی خۆت و دەروبەرەکەت لە ئەنجامە قوربانی بەم شێوەی لێکەوێتەوە